سەرەتا سڵاو من عیماد جەمال قوتابی قۆناغی سێمی بەشی فیزیایی پزیشکی لە زانکۆی سەلاحەددین هەڵەستم پێشکەشنی سیمینارێک لە ژێر ناونیشانی هۆدۆجین لیفۆما بە سەرپەرشتی دکتۆر عەبدوڕەحمان. هۆدۆجین لیفۆمامانەیە دەڵێن تێگەیشتن لە خۆشیەکە و پێشکەشکردی بە وردبنەوە لە ئاڵۆزیەکانی لیفۆدۆجین ئامانجی ڕزگارکردنە خۆشەکە. دەتوانین تێبگەین لە سیستەمی بەرگری و دوایین پێشکەوتنەکانی چارەسەرکردن و چاودێریکردنی ڕزگار بوون. لیفۆدۆجین بە شێوەیەکی گشتی لیفۆدۆجین جۆرێکە لە چی؟ لە کامە جۆر؟ لە شێرپەنجە لیفۆسایدەکانەوە. ئەمە جۆریش داریکرای خۆسپیەکانی خوێنە و گرنگە بۆ سیستەمی بەرگری لەش کە ئەم نەخۆشیە بە پلەیەکەم کاریگەری لەسەر گرێلەفێوەکان دەبێت کە ڕژێنی بچووکی شێ و فاسولایەن و لە هەموو جەستەدا دەبێنرێن کامانە ڕۆلیان فلتەرکردنی مادە زیانبەخشەکانە و ڕزگاربوونە لە هەوکردنەکان. بە پێچەوانەی شێرپەنجەکانی تر لیفۆدۆجین بە بوونی خانە گەورە نائاساییەکانەوە دەناسرێتەوە چکە دەعاوسێن سوێڵ دەبن بە خانەکان ڕدرسپێک ناسراون. تێگەشتن سروشتەکەی یەکەمان گابوو بەڕێوەبردن یعنی مەستە دەبێت تێبگەین لە سروشتی ئەم نەخۆشیە کە ئەگەر تێگەیشتن یەکەم ڕێگامان دەست پێکە بۆ چارەسەرکردنی ئەم نەخۆشیە و تێگەیشتن ئەنەتۆمی و سیستەمەکەی زۆر گرنگە. هەروە باسم کرد تێگەیشتن لە ئەنەتۆمی و سیستەمەکەی زۆر گرنگە بۆ ئێستا باز لە ڕۆڵی ئەو سیستەم و بەرگری ئەنەتۆمیە دەکەم کە لە گرێلەفێوەکانە. بۆ تێگەیشتن لە لیفۆدۆجین زۆر گرنگە ڕۆڵی بنەرەتی سیستەمی بەرگری و پێ کاتە گرێلەفێوەکان تێبگەین. بە شێوەیەکی گشتی باس دەکەم بە سیستەمی بەرگری لەش بریتە لە چی؟ لە میکانیزمی بەرگری لەش لە دژی سیستەمی هەوکردنەکان و نەخۆشیەکان کە لیفۆسایدەکانە لەوانش خانەکانی تی و خانەکانی بیمانەیە کەمانە دوو خانەی سەرچین لەم تۆڕارۆزەدا کە داگیرکەرانی بیانی سەرجەستە دەناسنەوە و لە ناویان دەبن و گرێلەفێوەکان پێکاتیەکی گرنگی سیستەمی لیفاوین کە بەشێکە لە سیستەمی بەرگری لەش ئەکچیانچیا وەک فلتەر کار دەکەن چی دەکەن؟ ڤایرۆس و بەکتیریا و مادە زیانبەخشەکانی تر دەخەنەتەڵەوە کە دواتر لەلایەن لیفۆسایدەکان نادەچێت. کاتێک کە تووشی لیفۆمای هۆدۆجین دەبن ئەم گریانە زۆر جار دەئاوسێن سوێڵ دەبن. دوو جۆرمانەیە لیفۆسایتی کلاسیکمانەیە لەگەر نیوترال لیفۆساید پرۆدیۆمێت واتە لیفۆسایدی گرێدارە زاڵەکانمانەیە. ئەمانە چین؟ پۆلێکراون بۆ جۆری جیاواز هەرێکیان تایبەتمەندی و کاریگەری خۆیانەیە و ڕێگە چارەسەرکردنی جیاوازشیان هەیە. کلاسیکەکە 95 جەستە هەموو ئاڵتەکە پێک دێنێتن بەڵام NLPHL-ەکە دەتوانێت گرێدارە زاڵەکان 105 ئاڵتەکە پێک دێنێت. CHL کلاسیکەکە بە بوونی ئاڵخانەکان ڕدیستنبێرگ پێناسەکرێت بەڵام NLPHL-ەکە بە خانەی پۆپکۆرنەکان پێناسە دەکرێتن. ئەمانە خانە کلاسیکەکان دابش دەبن بۆ 4 جۆر: نودولار سکۆلەرسیس، میکس سێلۆلەریتی، لیفۆساید ریچ ئەن لیفۆساید دیپەیدد کە ئەمانە چوارن بۆ تێگەیشتن لە چارەسەرکردنەکانی و کە استراتیژەکان کە بە باشی جێگیر کراون ئەم 4 جۆرەنە. بەڵام خانەکانی گرێدارە زاڵەکان ئەوانە دابەش نابن، ئەمانە کەمتر شەڕانگەز خۆیان نیشان دەدەن یعنی مەترسیان کەمترە لە ورچای چارەسەرکردنی هەروەکتر چارەسەرەکانی لەگەڵ کلاسیک جیاوازن. ناسینەوەی نیشانەکان زۆر گرنگە. پێشوەختە ناسینەوەی نیشانی نەخۆشەکان هۆکارە بۆ زووتر چارەسەر بوون و کاریگەری لاوەچی کەمتر کە ئەمانە زۆر گرنگم بزانین. یەکەمیان هەڵاوسانی گرێلەفێوەکانمانەیە کامان لە چێدرێ ڕوودەدەن لە مل و لە ژێر باڵ و بڕبڕی پشتن. هەروەها دابەزینی چێش بە شێوەیەکی بەردەوام
کان بەبێ وەرزش بەبێ کیتۆ بەبێ دایت ئەمە کێشتدا دەبەزیتن ئەمە شۆکایەکێکە لە نیشانەکان و نەمانی ئیشتیهای خواردن و ئارەقەی بەردەوام کۆخە و هەڵاوسانی دەوروبەری زگ و ئازاری لێ ئارەقای شەوانەی تەڕکرد هەز بە ماندوێبوون و تەنگە نەفەسی یعنی تەنگە نەفەس دەبی بە ماودایکی کورت تووشی هەراستەنجی دەبی هەستکردن بە زوکتوو هەستکردن بە ماندووتی ئازاری سینگ و خوران و پەڵە ڕێگاکانی چارەسەرکردن تریتمنتەکان دەتوانین بە کیمیسترۆ کیمۆتێرەپی رادیۆتێرەپی ئان بیۆندا بە تێکردکردنی ئەم حاڵەتانە دەتوانین چارەسەریکی باش بۆ ئەم نەخۆشیە بدۆزینەوە بیک دەتوانین ئەنجام بدەین یەکەم بە چارەسەرکردنی کیمیایی ئەمە چارەسەرێکی سەرەتاییە بەکارهێنانی دەرمانی بەهێز بۆ کوشتنی خانە شەرپەنجەیەەکان و لە سەرەتاسەری ڕێژدا ڕژێم باوەکان چوار جۆرن ABVD-ە کە لەکوان نووسراون وارووا رادیۆتێرەپیمانەیە چارەسەری تیشچیمانەیە کە دەتوانێت لە دوای چارەسەری کیمیایی بەکاری بهێنی بە تایبەتی بۆچی بۆ ناخۆش بۆ ئەو ناوچانەی کە نەخۆشی گەورە یان پاشماوەی لیفۆماوەکان تێدا ماوە بۆ بمبڕکردنی هەر خانەیەکی شێرپەنجی چارەسەری ئامانزدار و بەرگری دەڵێ عاڵە دووباربووەکان یان بەرگری کارەکانە ئەو گزۆ عادەکان دووبارە بۆەوە یان بەرگری کارەکانە چارەسەر نوێەکان وەک چارەسەری بەرگریت ئەو چارەسەر نوێچیە وەک چیە وەک دانانی پاسەوانە لە سنوورەکان دەتوانین بڵێن خاڵ پشکنینەیە وەک ئەوی دەتوانین بینە بەرچاوت چارەسەری ئامانزدارەکان وەک چیمانەیە وەک برنتیکسیوم ڤیدۆی تینمانەیە کە ئەمە بەدیلەکانی بەڵندەر پێشکەش دەکەن کە ستەی بەرگری جەستە خۆی بەکاردێنن ستەی بەرگری جەستە خۆیمان هەیە ئەوانە بەکاری دێهێنن یان بە تایبەتمەندی ڕێڕەوی خانە شەرپەنجەکان دەکەنە ئامانج جیانکردن لە گەلیفۆسای تووشیان دە ئیفێکت و کاریگەری لاوەجی دەبیتن و پێویستی چاودێری پاڵپشتیشە دەبێتن بەڕێوەبردننی کاریگەری لاوەچەکان و چارەسەرکردن و گرنگیدان بە چاودێری و پشتیوانی زۆر گرنگە بۆ پاراستنی کوالەتی ژیان بە درێژایی گەشتی لێفۆمە دێن کاریگەری لاوەچەکانی چین کاریگەری لاوەچەکان باون سوکچ و ڕوشانەوێ ماندوێتی و بێزیە هەڵوەرینی قژە زیادبوون و مەترسی توشبوون و بە نەخۆشی درمەکانە نەخۆشی دەمارەکانە پێویستە چاودێری پاڵپشتمانەوی بۆ ئەم ئیفێکتانە چیمانەیە سەپۆرتەکانمان چیە ئەنتیئیمێتیک یعنی دژە ڕشانەوە بۆ سوکچون پشتگیری خۆراکی بەڕێوەبردنی ئەو ئازارانە دەرمانەکان بەڕێوەبردنی ئازار پێ دەڵێن پشتگیری دەرونی و چارەسەری فیزیایی مانەوە و بەدەداچنیشی درێژخایەن و کوالەتی ژیان ئەمانە دەتوانن بە بەڵگەی چارەسەرکردنی کاریگەردا بدرێن و پێویستە بەوریایی و بەردەوام ژیان بە تەندروستی درێژ بەردەوام بە تەندروستی گرنگی بەم هۆکارانە بدرێتن چاودێریکردن بەدەم پێویستە چاودێریکردن بەداچین بە ناوەدا ڕژاو لەگەڵ پزیشکانی شێرپەنجە زۆر گرنگە بۆ چاودێریکردنی دووبارە بوونەوە بەڕێوەبردنی کاریگەرەکان و درەنگەکانی چارەسەرکردن یعنی تێبگەین بەدەوام ڕاژ لەگە پزیشکەکان بکەین و دووبارە پشکنین و چاودێریکردنی ئەم شێرپەنجەیە زۆر گرنگە بۆ زوودە چارەسەر بوون ناونشانی درەنگ هەوڵەکان ئەوانەی ڕوبەری کەشی تەندروستی درێژخایەن ببنەوە وەک نەخۆشەکانی دڵ و شێرپەنجەی لاوەچی یان نەزۆچی کە پێویست بە چاودێری تایبەتمەندەیە و ڕێخستنی شێوازی ژیان لایفستایل وەرگرتنی شێوازی ژیانی تەندروستە لەوانە خۆراکی تەندروست وەرزش کەمکردنەوەی جگەرە هەرتوان دوورکردو لە جگەرەکەشان نەکەمکردن دواتان مەشێکی بەرچاو باشبوونی گشتی باشتر بکاتێن پشگیری دەرونی کۆڵاتی بەڕاستی پشگیری دەرونی لە پێش هەموو ئەو خاڵانەوە دەزانم من چونکە بەڕاستی کۆبوونەوە لەگەڵ خێزانەکە لەگە هاوڕەکانت پەیوەندی کۆمەڵایەتیت هەم بێزتر دەکە هەمیش بیر لە نەخۆشیەکە ناکەیتەوە کەمتر هەست بە ئازار دەکەی ئەمە دەتوان بڵم
ڕێگایەکی زۆر باشە و کە کوردانی خۆشمان کاتێک یەک نەخۆشەکەوێتن هەموو جست سەردانی لێکن ئەمە لەگە قەلەبارەکە بیر لە ئازارەکان و بیرلاوە دەتوانێت کەمتر بیر لە نەخۆشیەکە و بیر لە مەترسیەکانی بکاتەوە. ئێستا باسی ئەو ڕزێرجە نوێیانە دەکەم کە بەهۆی تێگەیشتن و چارەسەری بەردەوام و لە کۆڵۆی داهانران و تێگەیشتێکی قوڵتر لە پەرەسەندندا. پرۆفایلی جوێنەوەیمانێ ڕێخستنی پێشکەوتنی یارمەتی ئەم ڕێخستنە یارمەتی داریکردنی گۆڕاکاریەکانە بۆ ماوەیەکان دەداتن. ئەمە بۆچی باشە بۆ چارەسەر کەسێکە چکە لە تاقێک دەکۆڵیەوە جوێنەوەی تاکە تەلەڤیزیۆن نەکی هەموو تاکەکان وەک یەک نییە بۆی پێ دەڵێ پێرسۆناڵ چکە تاکیە تاکە کەسیە تو لە جوێنەوەی دەکۆڵ دەتوانێت چارەسەری بدۆزیەوە بە ئاسانە و پێشکەوتنەکانی چارەسەری بەرگریمان هەیە کە تاکنی بەرداوامەکانە بۆ چارەسەری بەرگری و نوێیەکان و تێکەڵەکاندا دەگەڕان بۆ بەکارهێنانی ستەی بەرگری بە شێوەیەکی کاریگەرتر لە درێژ لە خانە شێرپەنجەی درێژخانەکان. کەمکردنەوەی ژاهرایی بوون بۆ سەرم نەخۆشیانە ینی کاریگەری لاوچیان کەم بکەینەوە بۆی بەکارهێنان و پێشکەوتنی باشتر ینی سەرچاوەی دەرمانی باشتر، هاوکاری جیهانەکان، هاوبەشکردنی زانیاری نێودەوڵەتەکان و کلیکەکان خێراتر دەکەن. ئەمەش بەرپێدان و پێشکەوتن لە دەستنیشانکردنی چارەسەرەکان زۆر گرینگە بۆ کاریگەریەکانی جیهانی کاریگرینگە. لێرەدا دەمە کۆتایی سیمینارەکە.